ئەو نەتەوایەتیەی هات بۆ وڵاتانی ئێمە پێداویستیەکی ئومەتەکە بوو یان هێنرا بۆ وڵاتانی ئێمە وەکو چەکوش وەکو لوغم چێنرا لە ئومەتی ئیسلامە. گومانی تیانە کە لە سەردەمانی ئەهلی ئیسلامە ئەو کاتەکە دەوڵەتی عوسمانی هەبوو لەو فترەی کە ئەوان دەوڵەتی خۆیان دروست کردبوو گەیشتبوونە کۆمەڵێک قۆناغی پێشکەوتوو. ئەوان هاووڵاتێتیەکی یەکسانیان لە وڵاتێکی قەومیە دروست کردبوو و باوەڕیان بەوە هەبوو کە نەتەوایەتی بەبێ دیموکراسی فەشەلە. بڕوایان بەوە هەبوو کە نەتەوایەتی بەبێ دیموکراسی سەرنجامەکەی بریتیە لە دروستبوونی دیکتاتۆریەت و دەستگای داپلۆسین و گرتنەوەی ئازادی خەڵکی و زۆرکردنی معانات و کارەسات و دەردەسەری بۆ خەڵکی. حتا ئەگەر ئەم سەرکردایەتێ نەتەوایەتیە کە هەڵ نەبژێرراوە کە ئازادی فراهەم نەهێناوە، حتا ئەگەر بشتوانە گەورەترین پرۆژەی گەورە گەورە وەکو هی دەوڵەتیش بکاتەوە یان کۆمەڵێک سەرکەوتنی سەربازیش بەدەست بێنێ، بەڵام هەر ئەنجامەکەی دیکتاتۆریەت. ئەمە ئێستا ئێمە بە چاوی خۆمانەی بینین. بۆیە ئەبینین لە بزوتنەوەی مستەفا کەمالە کە ئینقلابی دووەم بوو لە 1970 کە نامق کەمالی تورکی و عەبدوڵڵا جەودەتی کوردی و ئیبراهیم تەمۆی شەرکەسی و مەحموود شەوکەتی عەرەبی کردیان بەسەر سوڵتان عەبدولحەمیدە و بردیانە لاوە و دەسەڵاتی سوڵتانیان کەم کردەوە. خۆیان پاشان زەمینەیەکی فکری عەلەمانی گوێکردنەوەی دین و دەوڵەتیان هێنا کە لە فەڕەنساوە تەوجیهیانە کرد. پاشان لە 1912 یەکەمین کۆنگرەی عەرەبی بەسترا بۆ دروستکردنی جەمعیاتی قەومی عەرەبی و زۆری نەشیان مەسیحیەکان بوون. لە سەرەتاشەوە بە هەمان شێوە لە ناو کووردا کە دروست بوو لە ئەستانە، پاشان لە سلەیمانی. یەکەمین ڕۆژنامەکە لە سلەیمانی دروست بوو، مێجەرسۆن کە ئینگلیزە هێنای چاپخانەکەشی هێنا لە سلەیمانی دەری کرد و ڕەمزی قەزاز و ئەوانەشی لێکۆ کردەوە. خۆشی بوو بە سەرنووسەری کە ئینگلیزە کە بوو بە حاکمی مطلقی سلەیمانی، بەڵام لە بەرەوەی شارەزای زمانی کوردی بوو یەکەم ژمارەش ئەو چاپی کرد کەوا بوو کوردایەتی کە تێکەڵ بە ئەلمانیەت بوو لە سەراسەری یەکەمیەوە هێلکۆکەیەکی نەزۆک بوو مێجەرسۆن هێنای بۆ سلەیمانی. و لە سەرەتاوە کە دروست بوو وەکو ئەوەی نامق کەمال و عەبدوڵڵا جەودەت کە پێکەوە مجلەی تەنویری ئەفکاریان لە فەڕەنسا دەرەکرد، بڵاویانە کردەوە کە فیکرەی مۆنتسکیۆ و هەروەها فیکرەی ڕۆژهەڵاتیەکانیان لەسەر دامەزراندنی دەوڵەتی قەومی و شێوازی کارکردن هێنا بۆ میلەتی ئیسلام و ویستیان دەوڵەتی عوسمانی شیرازە بسێنن، بەتایبەتی لەو کاتەیە کە سوڵتان عەبدولحەمید زیاد لە 30 ساڵ حکمیە کرد و فیکرەیەکی دروست کرده بوو بەرهەڵستی ئەوانە بکە بە ناوی فیکرەی دروستکردنی جامعەی ئیسلامی. واتە جامعەی ئیسلامی بەستی لەوە بوو کە فیکرەیەکی ئیسلام خوازی کە هەموو لایەک کۆ ئەکات. لەبەرەوەیە کە ئەبینین ئەو بزوتنەوەی لە سەرەتاو بزوتنەوەیکی فکری نامۆ بوو، پێداویستیەکی ئومەتەکە خۆی نەبوو، بەڵێ ئومەتەکە پێویستی بە گۆڕانکاریەک هەبوو بەرەو چاکتر، بەرەو ڕۆشنبیرێکی زۆرتر، بەرە وەرگرتنی ئیجابیاتێک کە لە ئەوروپایە هەیە. بەڵام بەداخەوە ئەو کاتە ئەوانەی کە دروست بوون هەموو کاریگەری ئەوانیان لەسەر. وەختێکە بینین لە ناو تورکەکانە بە هەمان شێوە ئەو ئیفتیخارەی بۆیان دروست بوو، ئەو شانازەی بۆیان دروست کردبوون بەوەی کە کولتوریان جیایە، لە عەرەب جیاوازترن، لە عەرەب لە پێشترن، هەمووی ئەویش جوولەکەیەک بۆی دروست کردبوون لە سەرەتاوە کە ناوی ئارتەر لۆمەلی دێڤیدی ناوە کە یەکەمین سەرکردەی فکری قەومی تورکیە کە کتێبێکی دانا ئەویش بە ناوی لێکۆڵینەوەی سەرەتایی کە دەربارەی تورکیا داینا و ئەوەشی ئیسپات کرد کە عێرقی تورکی، نەتەوایەتی تورکی گەورەترن لە عەرەب و کاریگەریشیان زۆرتر هەیە. پاشان پیاوە ماسۆنیەکانی ئەو سەردەمەوەکو فواد پاشا و جەودەت پاشا و ئەوانە کە لە ناو دەوڵەتی عوسمانیە کاریگەریان هەبوو
کتێبەکانی دیڤیدیان کرد بە تورکی، هەروەها وەکو لویس خۆیڵێ ئەڵێ دوای ئەوە تورکەکان زانیان کە قەومیەتەکەی ئەوان قەومیەتێکی تایبەتیە هەڵبەتە ئەویشیان لە ڕێی غەربیەکانەوە زانید. ئەوەش لە کتێبێکایە کە لویس خۆی نووسێتی بە ناوی ئیسلام ئین هیستۆری لە لەندەن چاپکراوە لە ساڵی 1973 ئەمەیکە خوێنرۆ لە لاپەڕە 133 فکری تۆرانیش دوایی کە خۆی گرت لەسەر دەستی ئەحمەد ڕەزا و ئەوانە بە هەمان شێوە خۆی گرت، یا ئەنوەر پاشا و جەمال پاشا و ئەوانە کە سێ سەفاک بوون دوایی دروست بوون لە دوای ئینقلابی یەکەم، هەمویان ئەوان زەمینەکەیان ئاسان کرد بۆ ئەوەی خەڵکانێکی تر بێنە پێشەوە، جاوید پاشا و عەمانوئیل قەرەسۆ و ئەوانە کە هاتن دژایەتی سوڵتانی عوسمانی دوای زەمینیان دروست کرد بۆ مستەفا کەمال لەسەری بوەستێ. بە هەمان شێوەش یەکێکی وەکو زیا کۆک ئەلبی پێوترە کە کورد بوو، دیاربەکری بوو، ئەویش متەئەسیر بوو بە فەلسەفەی دۆرکایم کە جوولەکەیەکە کە لە کۆمەڵناسیە ناوی دێ و کاریگەری هەیە کە خۆی کابرایەکی سوسیال دیموکرات بوو و منەزیرێکی فکری بوو، ئەویش تەئسیری ئەوی لەسەر بوو. دوای ئەو عیسمەت ئینۆنۆ کە هەر کوردێکی جاش بوو لەگەڵ مستەفا کەمالە بوو بە ڕئیسی حکومەت و پشتی لە کورد و لە هەموو شتێکی تر کرد کە بوو بە بازووی ڕاست و دەستی ڕاست و گورزی کاریگەری مستەفا کەمال بەرامبەر بە کورد. لەو سەردەمای ئەوان ئەو فکرەکە هات هێشتا لە ناو وڵاتی ئێمە لە کوردستانە کاریگەری نەبوو، چونکە هێشتا ئەوان ئەو کاریگەرە گەورەیان نەبوو، هەرچەنە عەبدوڵڵا جەودەد وەکوتم لە کاریگەری یەکەم جاریان هەبوو لە ساڵی 1993 و عەبدوڵڵا جەودەد و دکتۆر ئیسحاق سوکوتی و ئەوەش هەر کوردە، ئەمانە کاریگەریان هەبوو، بەڵام فکرێکی سکولاری ناو دەوڵەتی عوسمانیان هەبوو کە لەگەڵ نامق کەمال و لەگەڵ ئیبراهیم تەمۆی ئەلبانی و محەممەد ڕەشیدی شەرکەسی و ئەوانە کاریگەریان هەبوو. کەوابوو لەو سەردەمەیە ئەو فکرەیە کە دروست بوو وەکو فکرێکی ڕۆژ ئاوایی بۆ لێدانی دەوڵەتی عوسمانی و هەروەها جیاکردنەوەی دین لە دەوڵەت هاتە پێشەوە، بێ ئەوەی خەڵکێک تەماشا بکە بەراوردێ بکە لە نێوانی ئیسلام و مەسیحێتی. ئیمبراتۆریەتی عوسمانی کە مەدەنی بوو لەگەڵ ئیمبراتۆریەتی کاثۆلیکی کە دینی بوو. ئیمبراتۆریەتی کاثۆلیکی ڕێگای لە زاناکان گرت بوو، بەڵام لە دەوڵەتی تاریخی دەوڵەتی ئیسلامە ڕێگا لە هیچ زانین و زانایەک نەگیرا. بۆیە کاریگەریەکان زۆر لە جێی خۆیان نەبوون، بزوتنەوە نەتەوایەتیەکان کە لە ئومەتی ئیسلامە دروست بوون کاریگەریان زۆر نەبوو وەکو ئیجابی. بۆیە لە مەدای 100 ساڵە ئێستا ئەبینین کوردایەتی ئەوەی کە پێی گەیشتووە حسابەکرێ بە زرکە تاڵێک لە جاتی شەمامە. هەروەکو چۆن ئەبینین زرکە تاڵی تۆرانیزمەکان فەشەل بوونەتەوە، وەختێک کە ئەبینین لە ناو تورکیایەکی 7 ملیۆنیە، سوپایەک کە لە مەدای 100 ساڵە پارێزگاری ئەلمانیەتەکە، 80 ساڵی ڕەبەقە حرەسە بە ڕەسمیی ئەلمانیەتی مستەفا کەمال، بەڵام وەکو فکر نەیتوانی کۆمەڵگەکە بگۆڕێ، وەکو زەمینەیەکی ئەلمانیەت نەیتوانی دینەکە لە دڵی خەڵکیە جودا کاتەوە. بۆ یەکەم جاریشە لە هەموو جیهانی ئیسلامە حیزبێک لەسەر حکم بێ وەکو حیزبی ئۆردۆغان لە ئینتیخاباتی دووەما زیاتر بچێتە پێش، چونکە حیزبە قەومیەکەی بزوتنەوەی ئازادی خوازی جەزائیری عەبدولعەزیز بۆ تەفلیقا لەسەر حکم بوو لە زمانی شاذلی بن جەدیدە کە ئینتیخاباتی یەکەم جار کرا بە ئازادی لە 104 هێنا کە لەسەر حکم بوو 40 ساڵ بوو حکمیە بربەڕێوە لە 104 هێنا لە بەرامبەر بەرەی ئینقازی جەزائیری عەلی بلحاج و هاوڕێکانی تری کە لە 178 هێنا. هەروەها ناسریزم لە میسر یەک کورسی نەهێنا لەم ئینتیخاباتانەی 2 ساڵ لەمەو پێش یا ساڵ و قسوور لەمەو پێش، لە کاتێکا ئیخوان المسلمین لە ژێر لێدان و جەلادانەوە هاتەوە دەرەوە بە سەبرێکی زۆر و 88 کورسی هێناوە کە ڕەسمیەتیشی هەتاکو ئێستا نییە، مەقەڕێکی ڕەسمی لێی نییە بە ڕەسمی نووسیبەتی ئیخوان المسلمین. کەوا بوو ئێستا کاتێک کە کوردایەتی ئەبینین
دەستی لە هەمبانەی بەتاڵەوە دەرچووە، نە پەرلەمانی پەرلەمانە، نە حکومەتی حکومەتە، نە ئیدارەی ئیدارەیە، نە هاوڵاتێتی هەیە، نەتوانیوەتی سنوور لابە، نەتوانیوەتی نەتەوایەتی بپارێزێ، نەتوانیوەتی بەرگری لە خۆی بکە، نەتوانیوەتی لە میلەتێکی 40 ملیۆنی کە ئیستعدادی ڕوحی تەزحیەی لە هەموو کەسێ زیاترە، نەتوانیوەتی لە میلەتێکی 40 ملیۆنی کە گیانی قوربانی دان و ئامادەبوونی بۆ ڕوبەڕووبوونەوەی دوژمنانی کورد ئەوەندە زۆرە، نەیتوانیوە سوپایەکی 50,000 کەسی عەقائیدی دروستکە.